دیارە بێگومان ئەم شەپۆلی خۆڵبارینە و ڕەشەبایەکی بەهێز هەرێمی کوردستانی گرتوتەوە مانە بزانین ئەم شەپۆلە دروستە دەستی پێکردو بەڵام کەی کۆتایی پێدێت و دۆخەکەش ئەمە چەند جارێک ڕەشەبای بەهێزمان هەیە هۆکارەکەی هیچیە لەگەڵ دکتۆر محەممەد علی فایز شارزای کەشناسی و مامۆستای زانکۆ گفتوگۆی زیاترەکەم کە لە دهۆکەوە میوانمانە سپاس دکتۆر کە میوانی کوردستان 24 لە هەرێمی کوردستان و باکووری کوردستانیش ئێستا کە لە هەواڵەکان بە بینەرانم گەیاند شەپۆلێکی خۆڵبارین و با و ڕەشەبا هەیە و عراقیش بە هەمان شێوە ئەم ڕەوشی کەش و هەوایە تاکەی ئاوا بەردەوامە بێت و بۆچی لە ئێستا لەم وەرزەی ساڵە ئەم جۆرە کەش و هەوایە ڕووی تێکردووی زۆر سوپاس وەک دەستپێکم بەری خوب دەنێ کە ئەو خۆڵبارینە چۆنە و چاوەنینەوەکی پێناسک ئەو خۆڵبارینە دروست دەبێت بە هەوەی ئەوە ئەو دەقائقی خۆڵ ئەوێ قەبارەکەی لە پۆینت ئۆ دوو زیاتر دەچێت بە ڕێگای هەوا ئەو بەڕێوە چوون ئەو خۆڵبارینە دەچێت بۆ مەسافەک ئەو بۆ دووراتیە اعتیمادی لەسەر دوو تشتی ئەکە یەکەم شت ئەوەیە قەبارەی ئەو دقائقە چۆنە و دووەم شت لە ذاتی هەوا ئەو ئەو لە ذاتیە هەندی زیاتر بێت دووراتی ئەو و کاریگەری ئەو خۆڵبارینە زیاتر دەبێت طبعا ماوەی ئەو خۆڵبارینە اعتیماد لەسەر زۆر هۆکاری دەکات هۆکاری دروستبوونی ئەو خۆڵبارینە زۆرە ئێک لەوانە وشکە ساڵیە وشکە ساڵی و گۆڕانکاریان کەش و هەوا ئەوێ لە دنیا ڕووداوە و لە منتەقەی ئێمە و بە تایبەتی لە عێراقیش هەگەر ئێمە ببینن عێراق هەموو ساڵ دەناڵێت لە فشاری کاریگەری گۆڕانکاری کەش و هەوا طبعا ئەم هەموو گۆڕانکاریەوە لێ دەکەت کۆ هشکە ساڵی دروست بێت ڕێژەی خۆڵ لە ئەسمان زیاد دەبێت بە هەوەی بە هۆکاری ئەوەی دەگەڕێتەوە کۆ تەماسک ئەو خۆڵ ئێمە پێ ئاڵێن سۆیل ئەو توربە ڕتوبەی لە ناو دەکەم دەبێتەوە ئەو کەمبوونی ئاستی ڕتوبە دەبێت هۆکاری ئەوە کۆ خۆڵبارین لای ئێمە دروست بێت طبعا هۆکاری تریش هەیە وەکی هۆکاری خۆڵبارینەکەمان زانی بەڵام دکتۆر لە چەند ساڵی ڕابردوو ئێمە هەر خۆڵبارینمان هەبوو زۆر جایش باسی هۆکارەکان کراوە بەڵام بۆچی ئێستا ڕەشەبای لەگەڵایە و ڕەشەباکە بەردەوامە و زۆریش بووە لەم ساڵە هۆکار چییە؟ ڕەشەبا هەر گرێدای ئەو شتانەیە لای ئێمە هەگەر ئێمە بەرێ خوب دەنێ سەیری بکەن تەشجیع و تشتێک پێ ئەڵێن چاندنی دار و ئەوانە سەوزاتی لای ئێمە زۆر کەمە نەبوونی جۆری دار ئەو دارانە ئێمە ناچینن یعنی پێ ئەڵێن مەسەدات ریاح ئەوی پاراستنی کاریگەری هەوای بە ڕەشەبا دەکات کەم دەکات لەبەرەوە ئێمە سیر بکەن لە عێراق ئێمە پێویستی تقریبان بە چاندنی 5 ملیۆن داری هەیە ئێستا لە عێراق لە کەمترین ئاستی چاندنی داردا لای ئێمە هەیە لە کوردستانیش کاریگەری هەیە طبعا بەس کاریگەری کەمترە هەگەر ئێمە بەراورد بکەن لەگەڵ عێراق ئیدەن نەبوونی چاندنی داران نەبوونی سیاسەتێکی ئاوای گونجای کۆ حیفاظی لەسەر خۆڵ بکات لە ڕامالین ئەوە هەموو دەبنە ئەگەر کۆ ڕەشەبا لەگەر بێت کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ هەبێت و کاریگەری زۆری شای طبعا ئەو خۆڵبارینە و ئەو ڕەشەبا ئێمە پێشبینی باشەکاتە دکتۆر ئەگەر وا بێت ئەم جۆرە ڕەشەبایە و ئەم جۆری خۆڵبارینە بە تەواوەتی نەکەر پەیوەندی بڵێن بە ناوچەکەەوە هەیە و هەر هەرێمی کوردستان و عێراقیشەوە بگرە ئێستا مەبەستەوەیە کە بڵێ گۆڕانی کەشوهەوا ئەو گۆڕانی کە لە جیهان ڕووی داوە بۆتە هۆکاریەکە کەشوهەوا بەم شێوەیە بێت لەم وەرزەی ساڵە یان حاڵەتێکی ئاساییە و تەنیا ناوچەکەی گرتوتەوە بەڕاستی ئەو حالەتە ئێمە وەکی هۆکارەکانمان گۆتووە بەشێک لە هۆکارەکان ئەوە حالەتێکی ئێمە پێشبینی دەکەم بەردەوام بێت لە عێراق پێشبینی دەکرێت ساڵانە 300 ڕۆژی عێراق خۆڵبارین تێدا بێت یاوە ئەو ڕێژەیە مەترسیدارە ئەگەری دەوڵەتی دەوروبەریش ئەکید بێگومانی لەسەری هەیە
وەکی ئێمە بڵێن لە منتەقی بیابانەکان وەکی سعودیا و ئەوانە کاریگەری هەیە لەوێش دێت لای ئێمە و کاریگەری لەسەر ژینگەی ئێمە دەکات لە عینی کاتدەژی گرتنی ئاو کەمبوونی ئاستی ئاو لەگەل ئەوەش فاکتەری جیۆپۆلیتیکژی کاریگەری هەیە کۆ هەماهەنگی نییە لە ناوبینی دەوڵەتی دەورماندۆری عێراق لەگەل عێراقیش ئەوە هەموو کاریگەری دەکات کە ئەو خۆڵبارینە زیاد دەبێت ئێمە کاتی دەڵێن کاودان ئەو ظروفی جیۆپۆلیتیکس کاریگەری هەیە مانای ئەوەیە سیاسەتێکی گونجاویە ئێمە ڕێژەی ئەگەر بکرێت تایبەت بە ئەم خۆڵبارینە لە شێوازی خۆڵبارینەکە ئێمە زۆر جارەزانین کە هەر حاڵەتێکی کەش و هەوا هەیە بۆ نمونە بارانە باە بەفرە هەموومانە سوودی هەیە دەوترێت کە خۆڵبارینش بەشی خۆی سوودی هەیە ئایا ئەم خۆڵبارینێکی ئێستا هەیە ئەمە سوودی هەیە یا خود تەنیا بە زیانی هەیە هیچ خۆڵبارینێک هەیە کە سوودی هەبێ بەڕاستی هەر شتێک هەبێت باشی و خراپی هەیە طبعا ئێمە باسی خراپی ئەکرد بیابانبوون دەکات کاریگەری لەسەر سەکتەری تەندروستی سەکتەری ژینگە سەکتەری ئابووری دەکات ئەو هەمی يعني جانبی سلبی هەیە لە عینی کات باشیش هەیە وەک نمونە هەندێک ژێ دەردەڵێن جیهازەی مەناعی بەرگیری جیهازەی بەرگیری لای پچووکەکان بەهێز دەکات دووەم تشت پلەی گەرمانزم دەکات و لەگەل ئەوەش ئەو تیشکی ڕۆژ ئەوی تێت لای ئێمە ئەو تیشکی خراپانە حەجب دەکەت نالێت بگێت لە ڕووی زەوی و کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ بکەن هەر شتێکی دیش ڕێگەکە بە ڕێگاکانی تەلقیحکردنی ڕووەکەکان ئەوەش هەیە لە عینی دکتۆر کۆتا پرسیارم مناطقی محیطات وەکی ئۆقیانۆس و بەسەوە تەواو بکەم لە ئۆقیانوسەوانە دەبێت ژێدەری خواردن بۆ وان ڕووەکەکانی لە ناو ئۆقیانۆسدا لە دەریاکان و دەبێت 5 حتا 7% لە ئەو ئۆکسسیجینی لە کەوکەبی ئێمەدایە باشی خۆی هەیە باشە دکتۆر مژدەیەکی خۆشمان بەرێ هاوینی ئەم ساڵ باشە فێنکە بێت یان زۆر گەرمە بێت چاوەڕوانی چی بکەین بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە بەڕاستی ئێمە ناتوانین پێشبینیەکی 100% بدەن بەس بەڕاستی لەو کاودانە لەو ئەو ئەگەر هۆکەرەکانی کۆ ئەو خۆڵبارینە دروست دەکات نەبوونی باران ئەوش کە ساڵی هەموو ئاماژەکان بەوە دەچێت کۆ ئەو خۆڵبارینە بەردەوام بێت گەرمە ساڵی بێت کاریگەری خراپ لەسەر ژیانی مرۆڤ هەبێت بەڕاستی ئەوانە ئێمە کاتی ئەڵێن کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ دەبێت لەبەر ئەوە ئێمە پێشتر وەکی ئێستاشمان گوت پێشبینی دەکرێت کو 300 ڕۆژ لە ساڵدا لە عێراق خۆڵبارینی هەبێت کاریگەری لەسەر ژیانی خەلکانە هەبێت بەڵێ دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دەکەین دکتۆر لەگەڵمان بوویت کە دکتۆر محەممەد علی فەیاز شارەزای کەشناسی و مامۆستای زانکۆ میوانی کوردستان 24 بوویت سپاس دەکەین